دەست خۆشە. ئافرین زۆر جوانە. ئافرین. سڵام وەختان بەخێر. ئێرە مەرکەزی خەلاقیەت و ئەستێرەدیابی سایدایە. ئەمە لێرە لە مناڵهایەک لە سنی 3 ساڵ تا 7 ساڵ هەمانە کە کارهایەکی زۆر خەلاقانە لەگەڵ ئەم مناڵانە ئەکەین. ئێمە لێرە کارهایە وەکو خەمیربازی کە بۆ تەقویەتی ئەنگشتانی دەست و چاو لێ ئیسفادا ئەکەین. لەم کارانە ئیسفادا ئەکرێ لێرە. مەسەڵەن ئێمە ئیمڕۆ بە ڕەنگ ئەنگشتی کارمان کردە. هاتین ڕەنگمانداوە لە دەستی مناڵەکان و پەنجقامکی دەستی خۆیان کێشاوەتەوە. با تۆجە بە خەلاقیەتی خۆیان مەسەلەن ئالێرە جوچکەیان دروست کردە. ئەمە نمونێ لە کارەکانمان. ئێمە کارهایەکی وەکو فکری و هوشی و زەهنی زۆر ئەنجامین لەم کلاسەیە. ئەکسەری کارهایی کە ئێمە لێرە ئەنجامی ئەین بە تەریقی بازی ئێرائادرێت. ئێمە بەگشتی دایکەکان و باوکەکان تەوسیاکەین کە لێرە شرکت بکەن بۆ ئەوەی کە مناڵەکانیان باهوش بار بن و ئەستێعدادەکانیان شکوفا بێت. مناڵهایی کە وابەستە بە دایک و باوکیانن و ناچن بۆ هیچ جێگاهایەک ئەتوان هەر لەم کارگایانە شرکت بکەن، چونکە ئێمە لەم کارگایانەیە ئەتوانین لەگەڵ دایکەکانە مناڵەکان لە کلاسەکانە قبول بکەین و لە کلاری مناڵەکانە دایکەکانش حزوریان ببێت و مناڵەکانیان بتوانن پیشڕەفت بکەن. بە تەواوی دایکەکان و باوکەکان تەوسیاکەم کە مەرکەزی سایدا سەرێک بێن بۆ ئێرە سەرێکی لێبن و مناڵەکانیان ئێستێعدادەکانیان شکوفا بێت. سڵام بەناوی خوا ئێمە لێرە کایاکەین، ڕەنگ ئەنگۆشتیەکەین، خەمیربازیەکەین، کۆڵەکایی خۆشەکەین، هەوقاکەین، زۆر کاری خۆشەکەین. بەنێوی خوددا سڵاو ڕێز بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. خۆسرەوی مدیر مەسئولی مەرکەزی خەلاقیەت و ئیستێعدادیابی سایدا. مەرکەزی خەلاقیەت و ئیستێعدادیابی سایدا سەرچاوەکەی لە تارانەوە خانمێک بەنێوی خانمینایی دەستیان پێکرد بە دانانی هەمچین مەرکەز و موەسسەیەک. ڕۆژ بە ڕۆژ کە دنیای ئێمە بەرەو پیشرەفت و تەکنۆلۆژی دەڕوا، مناڵەکانی ئێمە بوونەتە یەکجانشینی بە سوورەتێکە هیچ فعالێتێکیان نیە، تەحەڕۆکێکیان نیە. وەک زەمانی قەدیم نەماوە مناڵی ناو کوچەمان بمێنێ. مناڵان بەئیشتیا دەست لە خاک و خۆڵ وەردەن، توانن بەئیشتیا هەڵسوڕەنکایە بکەن. ئەو تەکنۆلۆژی وای کردووە کە هەمچین موەسساتێک کۆمەک بکەن بە خانەوادەکان، توانن مناڵەکان بگەڕێنەوە بۆ سەر ئەو ئامۆزشی ئیبتیدایانە کە لازمە و کۆمەکێکە بۆ دروست بارهاتن دروست هاتنە سەریان لە سنی ڕۆشتی خۆیاندا. هەر ئەو شتانە باعث بۆکە ئەو بیرۆکەی بێتە سەر زەهنی ئەو خانمە و بتوانن هەمچین موەسسەیەک دانێن لە ئوستانەکان و شارەکان شوعبە بدەن. ئێمەشکە حەز و خولیامان بووە بۆ مناڵەکان کارێک بکەین، مناڵی ناو جامعەی خۆمان کۆمەکێکیان بکەین خانەوادەکان کە ئەو مناڵانە لایەنیا دوچاری مشکل نەبن، توانن بۆ سوورەتەکە لازمە و دروستە بێنە سەرێ. ئەسڵی فعالێتی ئەو مەرکەزە لەسەر کاری منداڵ خولاسە بۆتەوە، لە منداڵ کە گەیشت بە سنی 2 ساڵ 2 ساڵ و نیوە لزومی ئەوەیە کە بچێتە ناو جەمعەوە فێری مەهارەتای ئیجتیماعی ببێت. ئەو مناڵە سبێنێکە چووە مەدرسە بزانێ مەهارەتی دووستیابی هەبێت، بتوانە ڕفێق پەیدا کات، بتوانێ هەڵس و کەوت بکات لە ناو جامعەکەیە، لە ناو کۆمەڵگاکەیە. کە هاتە ناو 2 ساڵ و نیو 3 ساڵ بۆ سەرێ بێتە ناو ئەو هەم جەمعانەوە نیە ئەو مناڵانە کە هەم سن و ساڵی خۆیانە فێری ئەو شتانە ببن، دووستیابیان، تەفەکوری ئینتیقادیە، حەلی مەسئەلەیە. بعد دوای ئەو زۆرێک لە مناڵەکانمان هەیە لە ئەندەیە کە وەسواس باردێن هەری ئەو سنەیە کە ئەگەر بە کۆمەکی مەهارەتای ڕەفعی حەساسیەتی لەمسی کارگاهای مێسی پلەی، کارگاهی کەسیفکاری بتوانن ئەو وەسواسە پێشگیری لێ بکەین. یا بازە اختلالاتێکی کەمان هەیە کە لە ئەسڵ و ڕشەکەی ئەو سنەیە کە بتوانین ئێمە بەرگری لێ بکەین کە ئەو مناڵە لە سبەینە لە ئەندەیە دووچاری هیچێک لەو اختلالانە نەبێت، مەخصوصەن اختلالاتی یادگیری بۆ زەمانی مەدرسە، ئەو وەسواسی بوونا، اختلالی شەخسیەتیەکان کولەن ئەوانەی مەربوط بە اختلالات لە 2 ساڵ و نیو تا 3 ساڵ و نیو 4 ساڵ مناڵ کە
توانێت بچێتە ناو کارگای مادەر و کودەکەوە لەگەڵ دایکی ئەو کارانە و بازیانە فێر بێت لەسەر کلاسە چون سنێکە مناو بە سەختی لە دایکی جیا بێتەوە و ئێسترابەی هەیە بۆ جودابوونەوە لە دایک ئێمەش هیچ ئێسترارێکمان نییە بۆی کە لەو سنەدا بە جودایانکەینەوە لە قالبی کارگای مادەر و کودەک ئەتوانن ببن کە ئەتوانن مناڵەکە ئەو شتە دەرک بکات کە لە جاما توانێت حضوری ببێت بەلا گەڵ دایکی بێت دایکیشی لەگەڵەولی جودا نەبێتەوە لە کارگای مادەر و کودەک تا دایک و مناڵ بەیەکەوە ئامۆزش دەبینن دوایە دایکەکە ڕاحەت ئەو کارە ئەتوانێت تکرار کاتەوە بۆ مناڵەکەی تاوەکو دەگا بە سنی 5 ساڵ 6 ساڵ وە پیش دەبستانی لە کارگای مادەر و کودەکدا ئەکسەری بازیهای مێسی پلەی ئەنجامەدرێت مێسی پلەی مقدماتی پیشرەفتە کارگای کەسیبکاری ماکاکالێر ماکارەنیای ڕەنگی کارگای ئارد و خەمیرە حبابسازی بازیهای ریتمیک بازیهای هەدەفمەند و هوشی حرەکەتی دوای کارگای مادەر و کودەک کە 3 و 4 ساڵ تا سنی پێش دەبستانی لەو سنەش کە مناڵەکان کلاسەکان بەنێوی کلاسی خەلاقیەت و ئیستعدادیابیە وانی کە ئێمە بینین بڵێن فڵانە لە جەلسەیەک و جەلسە مناڵی ئەوە ئیستعدادی هەیە فەرموون بیبەنەوە ئەو فڵانە مەهەندیسە و ئەویان دانیشتمەندە نا ئەو مناڵە بۆ کارانە کە ئەنجامەدرێت ئێمە 13-14 کارە لەو کلاسانە ئەنجامەدرێت ڕیاضی خەلاقە علومە نەقاشی خەلاقە کۆلاژە ئۆریگامی کاردەستی داستانخوانی نەمایش گفتگو کلن ئەو کارانە کە ئەنجامەدرێت بە سوورەتی ئامۆزشەکەی بە سوورەتی غەیرە مستەقیمە ئەو مناڵ لە حینی کایەدا ئامۆزش دەبینێت بدونەوەی کە هیچ ئیجبارێکی لەسەر بێت بدونەوەی کە بە خۆشی بزانێت کە ئەو شتە ئامۆزشە لە حینی بازیدا کولی کایەکان کولی کارەکان بە کایە ئەنجامەدرێت لە کلاسی خەلاقیەتدا دوایەوە کە شتانە فێرە بێت وردە وردە ئاشنا بێت لەگەڵەوەی کە علاقی بە چییە بۆ خۆی بەزە مناڵێکمان هەیە لە کارهای منتیقیدا لە هوشی منتیقیدا زۆر عالیم بەزە مناڵێکیان کارهای دەستیان زیاتر پێخۆشە بەزە مناڵێک نا لە موسیقیدا زیاتر علاقەیان هەیە ئەتوانن ڕێگا بدینەوە بۆی کە گەشتن بە سنی خۆیان چ شتێک هەڵبژێرن عەلایقەکەیان چییە سنی 6 ساڵ ئەکسەرەن سنی ئەوەیە کە بچینە ناو کلاسەکانی تەڕاحی و نەقاشی چۆرتکە ڕۆباتیک موسیقی لەو سنە تا ئەو سنەکە کلاسای خەلاقیەتیان گوزاراند بێت لێیان معلوم دەبێت کە چه ئیستعدادێکیانێتە زۆری و فشاری خانەوادەیان لەسەر نابێت بە زۆری دایکی چ مەسەڵەن خانەوادەکەیان یا بابیان عەلاقەیان بە موسیقیە بە زۆری بیان بەنە کلاسی موسیقی لە حاڵێکە ئەوسن شایان مناڵەکە وشی منتیقی زۆر چاک بێت و پێی خۆش بێت مەسەڵەن کلاسای چۆرتکە یا ڕۆباتیکدا شرکت بکات کایە مختص فقط بە سنی کودکی دۆرەی ئەوڵ نییە یان لە مناڵێکە بوو بە 7 ساڵ و چووە مەدرسە بڵین تەواو بوویتر ئەو مناڵە نابێت کایە بکات تا سنی 12 ساڵ کە مناڵ پێڵەن دەورەی کودکی لازمە بازیەکانی لازمە دوایە کە چوونە مەدرسە بازم بازی‌هایان مەربوط بە سنی خۆیان هەیە ئێمە بازم بۆوانش کلاسمان هەیە کلاسی مناڵان لە چون لە پاییز و جستان لە مەدرسە حاڵەتی خەلاقیەتی تابستانی گرتووە لەو سێ مانگەیە ئەکسەرەن چونەتە مەدرسە لێیان معلوم بووە لە دەرسی ریاضی ئیملا یا فارسەکیان لە چی جێگاهایەک مشکلیان هەیە و لە ڕێزی کامێک لە ڕێزی اختلالاتی یادگیریدا لە کلاسی خەلاقیەتی تابستانە بۆ منداڵانی مەدرسەی ئەوانش تقریبا 13-14 کار ئەنجامەدرێت لە تووری ئەو مانگەدا لە جەلساتی سەر کلاسیکانیانە اختلالاتی یادگیریشیان ئەگەر ببێت بازم بە بازی بە کایە ئەو اختلالانیان ڕەفت دەبێت ئەو منداڵانە چون ئەکسەری اختلالانە هی زمانی کودکیانە مناڵێکە هەماهەنگی چاو دەستی نییە مناڵێکە غەڵەبەی تەرەفی بەرتەری تەرەفیمان معلوم نەبووە سبێن لە مەدرسە دوچاری بۆ ئیملا مشکلی دەبێت لە غەڵەتی ئیملاییدا لە ڕیاضیدا مشکلی دەبێت ئەو مناڵانەیە لە حەزی شنەواییەوە دقت تەوەجۆ تەمەرکۆز یا حتا حافزەی شنیداریان حافزەی دیداریان تەسویری ئەوانە کولەن مشکلیان بێت هی ئەو سنەیەکە کاریان لەگەڵ نەکراوە لە سنی 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵە پێش مەدرسە ئەو شتانە ڕەفع نەبووە لە مەدرسە خۆی بە اختلالاتی یادگیری نیشانەدا لەو کلاسانەشدا سعی دەکرێت ئەو مناڵان کولەن و اختلالاتیان ڕەف بن لەگەڵ مڕەبی کە لەسەر کلاسە مشاوریشان لەسەر کلاسە
بصورة بازیای هەدەفمەند کاریان لەگەڵ دەکرد. مانگانە کارنامەیان هەیە بە سوەتی مانگان کە تەحویلی والدین هێدرێتەوە کە لەو سێزە چارەکاری سەر کلاس گارزیکردن لە هەر کامێکیانە مناڵ زیاتر موفقیەتی بوو بێت، لە هەر کامێکیانە عەلاقی زیاتر نیشاندا بێت بە تۆزیحی موڕەبی و مشاورەکەوە دەدرێتەوە دەست دایک و باوک مانگە و مانگ لە جەریاندا دەبن. ئەو خەلاقیەتانەکە سێ مەرحەلەی سێ مانگە لە پێدا 9 مانگە دەورەکەی. دوای دەورێکی گوزەرانی دەورەی 9 مانگەکەش مەدرەکیان هەیە، مەدرێکی پێدرێت بۆ مناڵە. مناڵەکانە مناوی چییە؟ ئافرین. ئەم هینەی دەوری چییە؟ ڕەشا کێ زانێت چییە؟ قاپ. پێشم قاپی چۆرتکە. قاپی چۆرتکە ئافرین. ئەو خەتە ڕەشانە چکولە چکولەی بینی پێژن چی؟ محور. پێژن؟ محور. ئافرین. ئەم زەردانەی خوارۆ پێژین چی؟ پێژن مۆهرەهای پایینی چۆرتکە. چی؟ مۆهرەهای پایینی چۆرتکە. ئەمانەی سەریشۆ پێژن مۆهرەهای باڵایی چۆرتکە. کێ زانێ ئێمە لە چۆرتکە چی فێرە بین؟ چی گەرەکمانە فێر بین لە چۆرتکە؟ گەرەکمانە فێر بین چۆن حەساوکەین. چۆن چی حەساوکەین؟ چۆن بە زێهن حەساویکەین. وایە؟ ئێمە چۆن بەدەنمان احتیاجی بە وەرزش هەیە چین بۆ وەرزش لە دەرۆ، چۆرتکەش وەرزشێکی مەغزە. مەغزمان وەرزشەکە. وانیە مناڵەکان؟ مەغزمان وەرزشەکە. خۆمان دروست احتیاجمان بە وەرزش هەیە وەلی مەغزی ئێمەش احتیاجی بە وەرزش هەیە. چۆرتکەش پێژن وەرزشێکی مەغزی. لە چۆرتکە دوودانە نیمکۆرەی مەغزمان کارەکە. نیمکۆرەی ڕاست و چەپمان بە هەمزەمان بەیەکۆ کارەکە. وایە؟ ئێمە لە ئەسڵا بیشتر لە نیمکۆرەی ڕاست کارەکەین ئیستفادەکەین وەلی لە چۆرتکە هەردوو نیمکۆرە هەمزەمان بەیەکۆ کارەکەن. ئەکسەری مربیەکان بەڵێ دەورەی کارگاهی مادەر و کودێکیان دیوە، دەورەی خەلاقیەت و هوشیان دیوە، دەورەهای هونەریان دیوە، دەورەهای وەکو کلاسهای لیوانچینی، جاگورتا، ئەو دەورانیان ئەکسەرەن گوزاراندووە، هەتا ئەم خودی بازیهای هەدەفمەندە ئەم دەورانیان کولەن گوزاراندووە. هەرەوەی کە ئەوڵیشۆ ئەرزم کردن بۆ منداڵ بۆ دروست هاتنە سەری منداڵ لە حازی ڕۆشتیەوە لە حازی شخصیەتەوە ئەو مناڵە ئەگە چون هەر سنێک لە حازی ڕۆشتیەوە مەخصوص بە خۆی هەیە، یعنی لە هەر ساڵێکدا لە هەر مەقتەیەکدا کە ببێت ئەمە دەستەبەندی کراوە دەستنەکان و بینەکان کارهایی کە مەخصوص بەو سنانەیە. ئەگەر دروست هەر مناڵێک ئەو کارانی لەگەڵ ئەنجام بدرێت لە سبینێ لە ئایندەیان لەم دەورین و جوانی لە بۆ زۆر ساڵیدا هیچ مشکلێکیان بۆ پێش نایێت. یعنی وەک نییە بڵێن ئەو ئەلان ئەکسەرەی گەورە ساڵەکانمانە لە حەزی مەسەلەن ئێبرازی ئێحساساتەوە ئەکسەر مشکلیان هەیە. هیچێک لە هیچ جێگایەکەوە ئەو شتە فێر نەبوون، نە لە مەدرسە نە لە ماڵە نە ناو کۆمەلگا لە هیچ جێگایە. ولی لەم کلاسانە حتا لە سنی مناڵیەوە فێریان نەکرێت ئەو مناڵان ناڕاحەتی خۆی، هەیەجانی خۆی، خەشمی خۆی نیشان بدات، فێر بێت لەگەڵ دانە لەگەڵ ئەو ئێحساسانە بەرخۆرد بکە، مقابلە بکە لەگەڵ ئەو ئێحساسانە و بیان ناسێ دانە. ئەهەمیەتی ئەو کلاسانە یعنی بە حەدێک زۆرە، چون ئێمە بە هیچێک لە خانەوادەکان ئەو وەختەکە مناڵیانە بێ هیچێک لەو ئامۆزشانە نییە. دایکێک بێت پێش ئەوەی کە ئەسڵ قەستی ئەوەی ببێ مناڵی ببێت بێ ئەو دەورانە بگزارێنێ، فێر بێت کە ئەو مناڵە دروست و ئوسولی باربێنێتە سەر. هیچێک لەو ئامۆزشانێ بۆیە ئەو مەراکزانە ئەو ئەهەمیەتیان پەیدا کردووە لێرەکانە. دیانی بە ئەندازەی ئەوەی کە ئەو مناڵە نان و ئاوی پێدرێت ئەو کایەکردن و بازیکردنش بۆ ئەوان مهمە.
جێگایەکی بسەر ئەگە ئامۆزش ببینن ئەو مەراکزانە حاڵەتی کۆمەڵ ڕۆشتیانێ وەلی چون هیچێک لەو ئامۆزشانە نییە ئەو مەراکزانە یعنی چۆن بڵێم بە عنوانی کۆمەک مادەرێک بنوانی دایکێکی دووەم ئەو ناوانە چون ئەو دایکە فقط لە حەزی ئاو غەزا و مەکان و ئەو شتانەیان متعینەکەم وەلی لێرە ئەو شتانە کە مەربوط بە جسمیانە بە شخصیەتیان بە ڕۆحیان تەأمینە ئینتزاراتی دایک و باوک زۆر زیاترە لێمەوە یعنی چۆن بڵێم تعریفێکی دروستیان نەزانیوە لەو مەراکزە ئینتزاری ئەمەوەیە کە بە تۆزێک تەحقیق تۆزێک سێرچکردن ئاشنا بن لەگەڵ مەراکزەکان ئەوی کە دێنێرەکانە مناڵە هێنن ئینتزاریان بێت پرۆفسۆرێک دانیشتمەندێک تەحویلی بگرنەوە نا ئێمە و کارەکەیەکی نەتیجەکەی 15 ساڵ دوای ئەو مناڵی بینێتەوە لە زمانەیە کە دێت دەورەی نەوجەوانی و جەوانی دەورەی ئیبتیدایی کولی ئەو کارانی کە بۆ خۆشیان دیکە چون 7 ساڵی ئەوەڵ جزئی مهمترین ساڵهای زندگی ئەو منداڵەیە كل شخصيات يعني چند درصد شخصيتي اون داله هلا حوصالات تشكيله او حوصالات که جوان بتسرد ولا عنده بخوان مشكله يعني بالنتيجه كي الا اون بنتيجه بلان يك دو كلاس تواب وهات در نتيجه كي ببينه نا او بو سرمایه‌گذاری که بو آینده يعني او دایک باوکا انتظاری چون رای لبی لگل مربیتان رابن او خلاصه درسشتکان زانی و انواع کارگاه چون لو موردەوە تحقیق ئەو هەموو تحقیقە کراوە ئەو هەموو کتێبە نووسراوە خلاصە ئاگاهیەکی زیاتریان بە نسبەتەوە دایک و باوکە هەیە دایک و باوکەش ئەگە سێرچ بکەن لە شتەکە لە مۆزوعەکە جوانتر حاڵی بن کە ئەو مەراکزانە بەکاری چی دێن ئەتوانن هەمڕاهی بکەن لەگەڵ مربی و ڕاحەتتر قبوڵیکەن و کارانەکەی کرێ دایک و باوک دێتە ناو کلاسەکانە بینێ ئەو مناڵی خۆ خێرێکی کایەیە خۆر کایە کە ئەی بۆ قەڵەم و دەفتەری پێ نییە بنووسێت بۆ دانیشتووەکو مەدرسە لە پێش میزێک و فقط وەک حاڵەتی معلم و شاگرد ئەو سوال بپرسێ ئەو جواب داتەوە نا ئەو سنە ئەکسەری بازیەکان ئەکسەری کارەکانیان بە کایەیە ئینتزاران نەبێ ئەو مناڵە لە ئەلانەوە ئەو گەورە ساڵ ڕەفتار بکات کە کایە وەلانێت و وەکو مناڵێکی گەورە و مەدرسەی بچنە مەدرسە بە نازەی کافی دەرسەخێنن بە نازەی کافی شتیان فێرەکەن چۆکلێت لێبن بۆ خۆتان ئافرین نارین کێشاکە كل يوم أعرف يعني كابو زندگی لازم أنا أرسم كلمات حلي مسألة كتشند لروابطي جورك لروابط ذات تأثيري هي مخصوصا زمان بزرگ سال يعني وقت ازدواج يعني وقت رفيق پیدا کردنیان بو خویان حلي مسألة جزء مهارت‌های زندگیه دوستیابیە ئەوانە کە لە جزئی مهارەت‌های زندگی و مهارەت‌های اجتماعیە من ناو کۆمەڵگەیە زندگیەکەین کە نەزانین لەگەڵ جیرانەکەمان چۆن ڕەفتار بکەین لەگەڵ کەسێکە لەگەڵ یا هەممەسیرین چۆن ڕەفتار بکەین قوانینی اجتماعی ئێمە تا چ حەدێک ئەتوانین بنینە جێپاچەندێ ئەتوانین ڕعایەت بکەین ئەوانە فێرە بن مهارەت‌های زندگی اجتماعی نەزم و ئینزبات کە 100% ئەو مناڵە تمشای مربیەکانی کاتمشای ئەترافیان دایک و باوکیش بخۆن ئەلگو لە ماڵە هەر ئەو شتانە ئەتوان تکرارکردنەوە مناڵە فێر ئەوەی کە فێری نەزم و ئینزباتێکی چاکتر ببێت دوای ئەو الحازی تەوەجۆ دقت تەمەرکۆز حافزە دەستوەرزیەکانیان هەماهەنگی چاولاقیان حرەکاتی درشتیان حرەکاتی زەریفیان كل ئەو شتانە لەسەر کلاسا فێرن جۆزکە لە تاران ئێمەش نەمایندگی ئەسلیەکەی لە تاران وەریانگرتووە توانن شعبە بدەن بە شارەکان هەر شارێک شعبە وەرگرێت بەشکە ئێمە شعبە نەمایندی انحیساریمان وەرگرت بۆ شارستانی سەقز بۆ شعبەدانیش ئەوان پێشتر هەیە مەدارە کوشتەکان هەیە کە بەستنات بە چ نامەهایەک و بە چ کارهەیەک توانیانە ئەو مجەوزە وەربگرن کتێبەکان ئێمە بۆ دەورەی خەلاقیەتی دووەم یانی زمناوانی مەدرسەیی ئەلان کتێب بێحەد زۆر یانی دایک و باوکەکان زۆر ڕاحەت ئەتوانن لە هەر جێگایەک بێ کتێب تەهیە بکەن وەلی ئەوەی کە تەشخیصی دێ بۆ چ سنێک چ کتێبێک لازمە چ کارهایەک ئەتوانن کە کە فشار بۆ مناڵ نەیەت یان مناڵ زەدە نەبێت لەو کارانەیە کات زۆرە ئێمە بۆ خەلاقیەتی دەورەی یانی مناڵە مەدرسەیەکانمان خەلاقیەتی تابستانەکەیان ئەم کتێبەمان ئینتخاب کردووە کتێبێکی هەم بە بازی سەرگەرمی و خەلاقیەت کتێبێکی جامە و کاملە بۆ دەورەکان کە 3 مانگە
زۆر عالیە بۆ دەورەی ئەوڵیش کە مناڵەکان کردن تقریبان 1-2 مانگی ئەوڵ کاربەرگ کار دەکرێت ئەلان لە ئەکسەری مەدارسی خارجیش کلن نەک فقط ئێرە لە دەرەوەش کلن کاربەرگە بۆ سوورەتە کتێب تا حدێک حەزم بووە بە سوورەتی کتێبی کارکردن کاربەر کارەکرێت و لە تقریبا مانگی 3-4یانەوە کتێبیشیان هەیە کە لە انشاراتی ئابڕەنگەوە چەند سەری کتێبیان هەیە ڕاضیەکەیان هەیە عەلومەکەیان هەیە ئەوەی کە دایک و باوکەکان ئەهەمیەت بدەن بۆ دەورەیە کە مناڵت هەیەت دەورەی لە هەر لە تەوەلودەوە هەتا 7 ساڵگی لە 7 ساڵگی تا 12 ساڵگی ئەم شخصیەتی مناڵ زۆر ڕاحەت بەدەستی دایک و باوک هەم دروستە بێ هەم خراپە بێت زۆر تاسیر گوزارەکە و ئەترافیانەی خانەوادەی دایک و بابی ئەو مڕەبیانە ئەوەی کە ئەو مناڵە چۆن بێنە سەرێ کە بنیادمێکی لە لەحاظی ئەخلاقی شخصیەتی ڕوحی ئەحساسی سبێن دوچاری کەمبود نەبێت کە ئەهەمیەتی پێ بدەن واقعان بۆ دەورانە بۆنە تاقیق بکەن سێرج بکەن زیاتر کتێب بخێننەوە زیاتر لەو شتانە تێبگەن کە بەکاری چیان دێت بەرەو باشبوون دەڕوات وەلی بازم جێی کاری هەیە ئەوەی کە هەروەی کە ئەرزکردن تحقیق و سێرجی خانەوادەکان زۆر لازمە لەو زەمینەوە لەو بابەتەوە کە ئەو مناڵیان لەو سنیان لازم بە چییە لازمەوەی کە فقط لە ماڵدایشت مشای تلێزیۆن کات یا هەفتەی جارێک دوجار پارک بچوون بۆیان تەواوە یان نا بازم شتایەکی کە لازمە بەرەو باشبوون دەڕوات و ئینشاڵڵا کە باشتریش دەبێت ئەوەی لە مقامەتێکی جالب بوو لە تەرەف خانەوادەکان ئەوەی کە کایەکردنەوەی کە مناڵ بە نازەی کافی کایە دەکات بەسیەتی ئەو هەموو کایەکردنەی بۆ چییە بەڵێ خۆ وردە وردە وەختی ئەبینن مناڵەکان تەغیرەکەن واقعان بەو کارانە کە ئەنجامەدرێ تۆزە سەتی ئاگاهیان زیاتر بووە بۆ کارە بۆ زۆر باشتر بوو